ئاماری ڕووداوەکانی بەڕێوەبەرەتی پۆلیسی سۆران بۆ ساڵی 2015-2016 بەم شێوەی خوارەوەیە. یەکەم هێرشکردنە سەر فەرمانبەر لە ساڵی 2015 7 حاڵەتە بووە، لە ساڵی 2016 16 حاڵەتە بووە. دەسوەردان لە کاری دادگا لە ساڵی 2015 68 حاڵەتە بووە، لە ساڵی 2016 66 حاڵەتە بووە. زانیاری بە درۆ ساڵی 2015 8 بووە، 2016 بە هەمان شێوە 8 حاڵەتە بووە. ساختە و تەزویر ساڵی 2015 16 حاڵەت بووە، بۆ ساڵی 2016 23 حاڵەتە. زیادە ڕۆی فەرمانبەر لە سنووری کاری خۆی لە ساڵی 2015 4 حاڵەت بووە، لە ساڵی 2016 2 حاڵەت بووە. تاوانی سەرخۆشی لە ساڵی 2015 9 حاڵەت بووە، لە ساڵی 2016 5 حاڵەت بووە. هەڕەشە لە ساڵی 2015 78 حاڵەت بووە، بۆ ساڵی 2016 51 حاڵەتە. کوشتنی پیاو لە ساڵی 2015 4 حاڵەتە، لە ساڵی 2016 7 حاڵەتە. خۆکوشتنی پیاو لە ساڵی 2015 8 حاڵەتمان هەبووە، لە ساڵی 2016 6 حاڵەت بووە. کوشتنی بەهەڵە لە ساڵی 2015 6 حاڵەت بووە، لە ساڵی 2016 5 حاڵەتە. دزیکردن لە ساڵی 2015 9 حاڵەتە، لە ساڵی 2016 73ە. ڕەفاندن لە ساڵی 2015 2ە، لە ساڵی 2016 3 حاڵەتە. بەراورد بکەین لە ساڵی 2016 لەگەڵ 2015 حاڵەتەکان بەڕێژەی لە 16 کەمی کردووە، و ئەو تەوانانە و ئەو پەڕوانەی کە لە ساڵی 2016 لە بەڕێوەبەرەتیمان تۆمار کراون لە 96یان کاریان کۆتایی هاتیەوە، لە 4یان لەژێر لێکۆڵینەوەدان. ئەم کێسە تاکو ئێستا لەژێر لێکۆڵینەوەدا، تاکو ئێستا لێکۆڵینەوەکە بەردەوام و کۆتایی ناوە. کەس دەستگیر کراوە لەسەر ئەو؟ نەخێر، هیچ کەس دەستگیر نەکراوە.